37 ساڵ بەسەر شۆڕشی 1970 ئێراندا تێپەڕ بوو، شۆڕشێک کە ئێرانیەکان بۆ چوونی جیاوازیان لە بارەیەوە هەیە. دەسەڵاتداران ئێران پێی دەڵێن شۆڕشی ئیسلامی ئێران، بۆ پێی بەوتی خۆیان ئامانجی شۆڕشەکە دامەزراندنی حکوومەتێکی ئیسلامی بووە، بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێران زیاتر پێی دەڵێن شۆڕشی گەلانی ئێران، بۆ پێی لا شۆڕشەکەدا هەموو گەلانی ئێران بە بیر و باوەڕی جیاوازەوە بەشداریان تێدا کردووە، بەڵام دواتر بەوتەی خۆیان مەلاکان و ئیسلامیەکان شۆڕشەکەیان بۆ خۆیان قۆڕخ کردووە. کەمیژنینە و ئێرانیانی ڕۆژانە لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵاتیەکاندا دەڵێن پەشیمانن لەو شۆڕشەی کە کاتی خۆیان جامیان داوە، بۆ پێی نەکتەنها هیچ یەکێک لە ئامانجەکانی شۆڕش لەوانە ئازادی و خۆشگوزرانی بەدی ناتوە، بەڵکو دۆخەکە بەراورد بە سەردەمی دەسەڵاتی حەمەرەزا شای پەهلەوی زۆر خراپتریش بووە. لە دوای سەرکەوتنی شۆڕش حکومەتێکی کاتی بە سەرۆکاتی مەهدی بازرگان پێکات، بەڵام حکومەتە کاتێکە تەنها 9 مانگی خایاند. مەهدی بازرگان بەهۆی ناکۆکی لەگەڵ ئایەتوڵا خومەینی لەسەر دەست بەسەرداگرتنی باڵۆزخانی ئەمریکا لە تاران دەستی لە کار کێشایەوە. زۆربەی وەزیرەکانی کابینەکەی دەستگیر کران. عەباس ئەمیر ئینتیزام جێگری مەهدی بازرگان یەکێک لە دەستگیرکراوەکان بوو کە لە ساڵ 1979 تا ئێستاشی لەگەڵدا بێت لە زینداندایە. جگە لە مەهدی بازرگان زۆربەی ئەو کەسانەی لە دوای سەرکەوتنی شۆڕشەوە با دەسەڵات گەیشتن چارەنووسی باشیان نەبووە. ئەبولحەسەنی بەنی سەدر یەکەمین سەرۆکۆماری ئێران دوای ساڵ و نیوێک لە ساڵی 1970دا بەهۆی ناکۆکی لەگەڵ ئایەتوڵا خومەینی لە ئێران هەڵهات. حوسێن عەلی مونتەزیری جێگری ئایەتوڵا خومەینی ساڵی 1970 بۆی دژایەتی لەگەڵ لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لە پۆستەکەی دوورخرایەوە و لەو ساڵەوە تا ساڵی 2009 کە کۆچی دوایی کرد لە ماڵێکدا دەست بەسەر کرابوو. میر حوسێن موسەوی سەرۆکوەزیران و کەسایەتی باوەڕپێکراوی ئایەتوڵا خومەینی لە ساڵی 2009دا بەهۆی ناڕەزایەتی بە ساختەکردن لە ئەنجامی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری ئێران دەستگیر کراو تا ئێستا لە ماڵێکدا دەست بەسەرە. مادی کەڕووبی سەرۆکی پێشووتری پەرلەمانی ئێران ئەویش هاوشێوەی میر حوسێن موسەوی لە ساڵی 2009 دەست بەسەر کراوە. هاشمی ڕەفسنجانی سەرۆکۆماری پێشووتری ئێران کە بۆ ماوەی چەندین ساڵ بەدەسەڵاتدارترین کەسی ئێران دادەنرا، ئەوی چەند ساڵێک کە پەراوێز خراوە و لەم ڕۆژانەشدا زۆرترین دژایەتی دەکرێت. محەممەدی خاتەمیش کە ماوەی 8 ساڵ سەرۆکۆماری ئێران بوو، لە ئێستادا نووسین و کۆرگرتن و هەموو جۆرە لێدوانێکی لێ قەدەغە کراوە و پەراوێز خراوە. بە بڕیاری دەسەڵاتدارانی ئێرانیش هەر دەستگایەکی ڕاگەاندن ناوی بێنێت یان وێنەیەکیشی بڵاو بکاتەوە ڕوبەڕووی سزا دەبێتەوە. هەر لە سەرەتاوە بیرۆکەی ناردەکردنی شۆڕشی ئیسلامی بۆ وڵاتانی دیکەی ئیسلامی ناوچەکە بۆ یەکێک لە دروشمە استراتیژیەکانی ئێران، استراتیژێک کە نیگەرانی ڕۆژئاوا و بە تایبەتیش وڵاتانی عەرەبی لێکەوتەوە. لە ئێستادا بەرپرسانی ئێران باز لەوە دەکەن ئێران لەم استراتیژەیەدا سەرکەوتوو بووە. هەندێک لە بەرپرسانی باڵای ئێران بە ئاشکرا دەڵێن ئێران جگە لە تاران خاوەنی 4 پایتەختی دیکەیە لە ناوچەکەدا، وەک ئاماژەدانێک با بەغدا و دیمەشق و بەیروت و سەنعا. ئەوەی پەیوەندی با کوردیشەوە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای سەرکەوتنی شۆڕشەوە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داوای مافی ئۆتۆنۆمیان دەکرد. لەو چوارچێوەیەشدا لایەنە کوردیەکان شاندێکی هاوبەشیان بۆ دانوستان لەگەڵ ئایەتوڵا خومەینی پێکێنا، بەڵام دوای چەند کۆبوونەوەیەک نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک. لە 19 ئابی 1970 سوپای ئێران بە بڕیاری خومەینی هێرشی کردە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و جەنگێک دەستی پێکرد کە نزیکەی 15 ساڵی خایاند. بە پێیان ئاماری نافەرمی لەو ماوەیەدا نزیکەی 70,000 کەس لە جەنگی نێوان سوپای ئێران و هێزە کوردەکاندا کوژراون. لە ئێستادا دوای تێپەڕبوونی 37 ساڵ بەسەر شۆڕشەکەدا کۆماری ئیسلامی ئەگەرچی بە یەکێک لە زلێزە کاریگەرەکانی ناوچەکە دادەنرێت، بەڵام لە ناوخۆیدا دۆخەکە جیاوازە. 37 ساڵ بەر لە ئێستا ئایەتوڵا خومەینی کۆماری ئیسلامی دامەزراند، بەڵام ڕێک دوای 37 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا بەهۆی ململانی ناوخۆیەوە حەسەن خومەینی کوڕەزای خومەینی لەلایەن دەسەڵاتەوە کاندیدبوونی بۆ ئەندامەتی لە ئەنجومەنی شارەزایان ڕەت کرایەوە.